سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین کە لە هەر کوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ چوارشەممە یەکی خەرمانانی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 23 ئاگۆستی 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. پەیمانیەکردنەوەی دادخوازان لەگەڵ ئاواتی موحسین قەیسەری لە ئیلام، دەست بەسەرکردنی ماشەڵڵا کەریمی و پشتیوانی بنەماڵەی دادخوازان لە ناوبراو، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە، پەسەندکردنی لایحەی ساماندانی کۆڵبەران لە مەجلسی ڕژیم و بەڕێوەچوونی جەلسەی نائاشکرای دادگاییکردنی سپیدە قولیان. درێژەی هەوڵەکان. پەیمانیەکردنەوەی دادخوازان لەگەڵ ئاواتی موحسین قەیسەری لە ئیلام. ڕۆژی سێشەممە 31 گەلاوێژ بنەماڵەی دادخوازانی ئیلام چاویان بە بنەماڵەی هەمیشە زیندوو موحسین قەیسەری کەوت و پەیمانیان لەگەڵ ئاواتی تەواوی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری نوێکردەوە. لەو دیدارەدا برای گیانبەختکردوو موحسین قەیسەری ڕایگەاند بە هیوای مانگی خەرمانانێک کە سەرەتای کۆتایی هاتنی ئازار و مەینەتیە. ناوبراو هەروەها وتی لە ڕۆژی لەدایکبوونمدا بە یادی پێکەنینەکانت دڵم دەگری ئەی باشترینم. ئەم شەو لەسەر بەرزاییەکانی شار ناوت دێنم و هاوار دەکەم تا ئەوانەی خەوتون لە خەو هەڵسن. دەست بەسەرکردنی ماشەڵڵا کەریمی پشتیوانی بنەماڵەی دادخوازان لە ناوبراو. ڕۆژی سێشەممە 31 گەلاوێژ ماشەڵڵا کەریمی باوکی هەمیشە زیندوو محەممەد مهدی کەرەمی لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرا. هێزەکانی ئیدارەی ئیتلاعات وێڕای دەست بەسەرکردنی ماشەڵڵا کەرەمی پارێزەری ئەو بنەماڵە دادخوازەش بە ناوی ئەمیر حوسێین کوهکەنیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. بەپێی زانیاریەکان هێزە ئەمنیەکان لە کاتی پشکنینی ماڵی ناوبراودا دەستیان بەسەر کەلوپەلی شخصی ئەو بنەماڵەیە گرتووە. پاش بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە پشتیوانی گەرمی خەڵکی ئازادی خواز و بنەماڵەی دادخوازانی سەرانسەری ئێران لە ماشەڵڵا کەریمی دروست بوو و خوشکی شەهریار محەممەدی گیانبەختکردووی شاری بۆکان وێنەیەکی ماشەڵڵای بڵاو کردەوە و نووسی لە قژەسپیەکانی شەرم بکەن ئەی سەرکوتگەران. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. بەپێی هەواڵی گەشتوو شەوی سێشەممە 31 گەلاوێژ کۆڵبەرێک بە ناوی ئومید لوتفی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بریندار بوو. بەپێی راپۆرتە شەوی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری بانە کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێک بە ناوی ئومید لوتفی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و ڕاگوێزی ناوەندە دەرمانیەکانی شاری بانەکرا. بانکێشتی هاوڵاتیەکی خەڵکی کامیاران لەلایەن ئیتلاعاتەوە. ڕۆژی دووشەممە 30 گەلاوێژ لاوێکی خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامیاران بە ناوی حەمید سەبووری لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەی لێکرا. بەپێی راپۆرتەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی کامیاران لە کاتی لێپرسینەوەی حەمید سەبووریدا ناوبراویان بە سەختی ئازاردا و پاش چەند ساعات ئازادیان کردووە. جێگەی ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی دیکەی خەڵکی گوندی گازرخانی بە ناوەکانی کامبیز نەدیمی، منوچێر نەدیمی، ئومید سەبووری، پوریا سەبووری، فەرزاد سەبووری و ئیحسان سەبووری لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکرابوو. پەسەندکردنی لایحەی ساماندانی کۆڵبەران لە مەجلسی ڕژیم. ڕۆژی سێشەممە 31 گەلاوێژ کۆیگشتی گەڵاڵەی ساماندانی تجارەت لە سنوورە خاکی و ئاویەکانی ئێران لە مەجلسی کۆماری ئیسلامیدا پەسەند کراو بڕیارە هەموو کاڵایەک کە لە سنوورەکانەوە بازرگانی پێدەکرێت لە سامانەی گومورکیدا تۆمار بکرێت. بەپێی راپۆرتەکان نوێنەرانی مەجلسی ڕژیم ڕۆژی ڕابردوو گەڵاڵەی ساماندانی کۆڵبەرانیان لە چوارچێوەی دوو فەورەویەتدا پەسەند کردو بڕیاردراوە ئەو گەڵاڵەیە بە مەبەستی دروستکردنی پیشەی هەمیشەیی بۆ ناوچە سنووریەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە. لەگەڵ پەسەندکرانی کۆتایی ئەو لایحەیە هاوەردەکردنی کاڵای کەمتر لە 500 تۆن لە ڕێگەی سنووری ئاوی و خاکیەکان
بۆ ماوەی 5 ساڵ لە کاتی ڕاگەیاندنی مۆڵەت بە دانیشتوانی ناوچە سنووریەکان یاسایی ئەنجام بدرێت، بەڵام پاش 5 ساڵ ئەبێ هەزینەی گمرک پەرداخ بکرێت. دەست بەسەرکردنی سەدان کۆچبەری کورد لە تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا سەدان کۆچبەری کورد کە زۆرینەیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن لەلایەن پۆلیسی تورکیەوە دەست بەسەر کراون و چارە نووسیان ناڕوونە. بەپێی راپۆرتەکان نزیکەی 400 کۆچبەری کورد کە زۆرینەیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانن لە ڕێگای چوون بۆ ئوروپا لەلایەن پۆلیسی تورکیەوە دەست بەسەر کراون و لا وەرزشگایەک لە شاری سەیدا ڕاگیراون. نزیکەی 150 کەس لەو کۆچبەرانە خەڵکی شارەکانی پاوە و کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستانن. هەروەها ڕەوتی دەست بەسەرکردنی کۆچبەرەکان بەردەوام و ئەگەری بەرزبوونەوەی ڕێژەی بەندکراوان لە ئارادایە. شانی باسە کە پۆلیسی تورکیا بە شێوەی تونند و تیژانە ئەو هاوڵاتیە کوردانەی دەست بەسەر کردووە و بە خراپترین شێوە لەگەڵیان هەڵسوکەوت دەکا. هەروەها شوێنی مانەوەیان خراپە و لە بارودۆخێکی زۆر ئەستەمدا دەژین. بەڕێوەچوونی جەلسەی نائاشکرای دادگاییکردنی سپیدە قولیان. ڕۆژی سێشەممە 31 گەلاوێژ جەلسەی نائاشکرای دادگاییکردنی سپیدە قولیان سەبارەت بە سکاڵای بازجوو هەواڵنێری دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی واتە ئامینە سادات زەبیحپور بەڕێوەچوو. بەوتەی مێهدی قولیان برای سپیدە قولیان، ئامینە سادات زەبیحپور هەر لە سەرەتای هاتنە ژوورەوەی بۆ نێو دادگا تۆمەتەکانی سیخۆڕی و تێکدانی ئاسایشی گشتی خستۆتە پاڵ دۆسیەکەی سپیدە و بەردەوام هەڕەشەی لێکردووە. هەروەها و بازجووە هەواڵنێرە لە بەرامبەر پرسیارەکانی پارێزەری سپیدە سەبارەت بە سازکردنی فیلمی پلانی سوتا و هیچ وڵامێکی نەبووە و لە پێشچاوی قازی بەردەوام لە ئاسپ فرێدانی حجابی ئیجباری لەلایەن سپیدەوە ناڕزایەتی نیشانداوە. شایانی باسە کە سپیدە لە کاتی بەڕێوەچوونی دادگادا ناوی لە دوو ڕۆژنامە نووسی شەریف واتە نیلوفەر حامیدی و ئێلاهەم محەممەدی هاوردووە و کاتێک ئامینە سادات دەنگۆی ئەوەی کرد کە خەڵک ئەویان خۆش دەبێت، سپیدە لەلایەن خەڵکی ئێرانەوە تفی لە نێو چاوی ئەو جەنایەتکارە کرد. سەپاندنی سزای زیندان بەسەر شارۆمەندێکی بەهایی لە ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی بەهایی دانیشتووی ڕەشت بە ناوی سوسان بادەوام لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 4 ساڵ و 1 مانگ و 17 ڕۆژ زیندانی تەعزیری محکوم کرا. بەپێی بڕیاری دادگا سوسان بادەوام بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 7 مانگ و 16 ڕۆژ زیندان و بە تۆمەتی چالاکی پەروەردەیی دژ بە ئیسلام بە 3 ساڵ و 6 مانگ و 1 ڕۆژ زیندان و هەروەها 10 ساڵ بێبەشبوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. جێگەی ئاماژەیە کە ئەو هاوڵاتیە بەهاییە ڕۆژی 28 سەرماوەزی ساڵی ڕابردوو دەست بەسەر کراوە. پەسەندکرانی حکمی دەرکردنی هەمیشەیی چالاکێکی معەلیمان لە لۆردەگان. دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرش ڕۆژی سێشەممە 31 گەلاوێژ حکمی لەسەر کاردەرکردنی هەمیشەیی محەممەد سەعیدی ئەبوو ئیحساقی معەلیم و هونەرمەندی دڵسۆزی پشتڕاست کردەوە. بەپێی زانیاریەکان محەممەد سەعیدی بە لایەنگری و چالاکی تەبلیغی بە قازانجی نارەکانی ڕژیم هەوڵ بۆ زیندووکردنەوەی ناڕزایەتیەکان، سەردانی بنەماڵەی دادخوازان، ڕەخنەگرتن لە سەرکوتی خۆپیشاندران و بەهێماکردنی گیانبەختکردوان، دروستکردنی وێنە، فیلم و بابەت لەسەر گیانبەختکردوان و کەڵگوەرگرتن لە ئامێرەکانی موسیقایی تۆمەتبار کراوە. سەپاندنی سزای زیندان و تەبعید بەسەر تۆمەتبارانی پەروەندەی عەجەمیان. سەرۆکی دادگوستەری ئوستانی ئەلبۆرس ڕۆژی سێشەممە 31 گەلاوێژ ڕایگەیاند بڕیارەکانی دادگا بۆ تۆمەتبارانی پەروەندەی ڕوحوڵڵا عەجەمیان لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە پەسەند کراوە و حەمید قەرەحەسەنلوو بە 15 ساڵ زیندانی تەعزیری و تۆمەتبارانی دیکەش هەر یەکە و بە 3 بۆ 5 ساڵ زیندانی تەبعیدی محکوم کراون. لەو پەروەندەیەدا حکمی ئیعدامی دوو بەندکراو بەناوەکانی محەممەد مێهدی کەرەمی و محەممەد حسەینی پاش پشتڕاستبوونەوە لە دیوانی باڵای وڵات لە ڕێکەوتی حەڤدەی سەرماوەزی ساڵی ڕابردوو جێبەجێکرا. هەروەها حەمید قەرەحەسەنلوو بە 15 ساڵ زیندانی تەبعیدی، ڕەزا ئاریا
حسین محەممەدی و مهدی محەممەدی هەریەکەو بە 10 ساڵ زیندانی تەبعیدی محکوم کراون. سێ تۆمەتباری دیکەی ئەو پەروەندە بەناوەکانی محەممەد ئەمین ئەخلاقی ساجوبلاغی، ئەمین مهدی شکرڵاهی و فەرزانە قەرەحەسەندوو هەریەکەو بە 5 ساڵ زیندانی تەبعیدی و تۆمەتبارێکی دیکەش بە ناوی عەلی معەززمی گودەرزی بە 3 ساڵ زیندانی تەبعیدی محکوم کراوە. دوا هەواڵ گیان لە دەستانی 35 پەنابەر لە وڵاتانی یونان و مکسیک. ڕۆژی سێشەممە 31 گەلاوێش لە دوو ڕووداوی جیاجیادا لە وڵاتانی یونان و مکسیک 35 پەنابەر گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان تەرمی 20 پەنابەر کە بەهۆی ئاگری دارستانەکانی یونان سوتاون لە نێو جەنگەڵەکانی پارکی ملی داداییە لە نزیک سنووری تورکیا دۆزراوەتەوە. هیچ زانیاریەک سەبارەت بە ناسناویان لەبەردەستانیە و هیچ ڕاگەیەندراوێک سەبارەت بە ونبوونیان لە ناوەندەکانی پۆلیسی هەردوو وڵاتی تورکیا و یونان تۆمار نەکراوە. لە ڕووداوی دووهەمدا بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆبوسی پەنابەرانی خەڵکی ڤێنزوێلا لەگەڵ بار هەڵگرێک لە وڵاتی مکسیک 15 کەس گیانیان نەدەستاوە و 36 کەسی دیکەش بریندار بوون. باڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.